لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی دێرین پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن 070 954 070 010 08 لەگەڵماندن ئەم جارەیان داخەکەی دووەمی کتێبخانەی ڕێبەری ئەم تایپا سەرەکەی سیستەمەکە دووجا وەک هەزارێکی مامناوەش بێ ئەندازە دڵگیر و فراوان دەرەچێت لەم تایپەماندا ژوورێکی گەورەی دانیشتنمان هەیە هەروەها مەتبەخە وەڕاڕەرێکیشان هەیە کە دەمانباتێتە ژووری نووسەکان کە دوو ژووری نووسینە و یەکیشان ماستەرە و تایبەتمەندیەکەی ئەوەیە درێژترین ڕوومی لەگەڵایە و هەروەها سەوالێکی دەرناوی تایبەت بەخۆی هەیە ئەمە دیگە لەوەی سەوالێکی دەرناوێکی دیکەش لە ژووری لاوەندیریەکەدا هەیە واتە لەم تایپەیە ژوورێکی دانیشتن مەتبەخێک ڕاڕەرێک دوو سەوالێکی دەرما و دوو ژووری نووسین و درێژترین ڕوومیەکان هەیە جا دەست خەزانێکی گەورە بینێ و ئەندامانی خەزانەکە بکەنن ئەم تایپا بۆ چەند گوڵ دەوترینە سەردان بکە و ماڵەکەت بێنێرە خۆزە ناوازەکەیشان لەنەساسی بۆ ڕیکلامکردن لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی دێرین پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن 070 954 80 070 010 08 08